سەڵا بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمەوەلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. سەرباری هەوڵەکان لە سەر ئاستای ئیقلیمی و نێودەوڵەتەکان بۆ کۆتاییهێنان بەو دۆخەی کە لە ڕۆژئاوا دروست بووە، بەڵام تا ئێستا ڕوون نییە کە ئەم دۆخە کەی کۆتایی پێدێت. بەتایبەتی لە دوای ڕێکەوتنەکەی هەسەدە و حکوومەتی دیمەشق جۆرێک لە ئاماژەکان ئەومان پێ دەڵێن کە ئەمە ڕەنگە سەرەتایەکی گرنگ بێت بۆ ڕاوەستاندنی هێرشە سەربازەکانی تورکیا لەو ناوچەیە و بەتایبەتی تریش کە ئەوەی ئەم گومانە زیاتر دەکات پاشگەزبوونەوەی ترامپ بوو بەوەی کە جۆرێک لە نیەتپاکی و نیازپاکی بەرامبەر با کوردەکان نیشاندا و جارێکی دیکە بە هاوپەیمانی سەرەکی ئەمریکا لە قاڵمیدان. هەموو ئەمانە دەکەماتەوەرێک و وەڵام لە میوانەکەم نەوزاد شێخ کامیل چاودێری سیاسی وەردەگرم. کاک نەوزاد بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابیشتان. کاک شێخ سەرەتا ینی دەمەوێت لە چوارچێوەی بەرنامەکە بۆچون بزانم بە حکومەیەک ئەمڕۆ 2 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. ئەو دۆخێکی ئێستا لە ڕۆژئاوا دروست بووە بە جۆرێک لە جۆرەکان چاودێران لێکچوونێک، ینی دەبینی لێوان ئەم دۆخەی کە لە ڕۆژئاوا هەیە و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەمێ بە دیاریکراوی پێم بڵێ ئەم دۆخە لەکوێدا لە ڕۆژئاوا دەچێت و لەکوێدا لێ جیاوازە. سپاس بۆم دەرفەتە. دیارە ئەمڕۆ ئێمەکەم دیدارە ڕێک دەخەین و قسەی لەسەر دەکەین. ڕێک 16 ئۆکتۆبەری 2019 کە 2 ساڵ تێدەپەڕێ بەسەر ئەو کارەساتەی کە بەسەر گەلی کورد هاو لە باشووری کوردستان بەداخەوە دەڵێم ئەم بارودۆخە نەخوازراو بوو، ینی خواستی ئەو خەڵکێکی تێکۆشەر و نەتەوەیەکان نەبوون، بەڵام ڕوویدا کە ڕوویدا بۆتە مێژوو بوو بە بەشێ لە مێژوو. بەڕاستی ئەگەر دوای ئەوەی کە ڕفراندۆم کرا لە کوردستاندا لە سەدانەوە 2.7 خەڵکی کوردستان دەنگیان بەوەدا کە سەربەخۆییان قبوڵەوە جیابنەوە لە عێراق لە کاتێکدا کە دژمنانی میلەتەکە و نارەکانیش لە دەور و بەرمان هەمویان کاریان لەسەر ئەوە کرد چۆن توان ئەم پرۆسەیە پەک بخەنەوە نەگەێنە و ئەنجامی کە گەلی کوردستان چاوەڕێ دەکات. بۆیە دەیان کێشیان بۆ دروست کرد بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە لە قۆناغەکانی خۆی تێنەپەڕێەوە ئەو کە چۆتە سەرسکە بۆی دوای ڕیفراندۆم هەنگاو بەرەو ئەوە ببنێن چۆن تەعامل لە حکوومەتی ناوەندا بکرێت، چۆن تەعامل لەگەڵ دەوروبەرا بکرێت. کێشەیەکیان دروست کرد و بەداخیشەوە لەم کۆمەڵی گروپێک لە ناو برادرانێکی نیشتمانی کوردستانیشدا پاش ئەوەش کە چەندین دانیشتن کرا دوا ڕۆژێ پێش ئەم مناسبەیەش بڵێن 16 ئۆکتۆبەر 15 مانگ هەردوو سەرکردایەتی پارتیۆکێتی کۆبوونەوە لەو کۆبوونەوەیەدا هەندێک هەنگاویان باس کردراسی ئەو بارودۆخەیان کرد و بڕیار بوو کە لیژنەیەکی هاوبەش بچێتە بەقا بۆ ئەوەی گفتوگۆ بکات لەگەڵ هاوپەیمانانە گفتوگۆ بکات لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ ئەوەی ئەو کێشەیە ئەگەر شتێک هاتە پێشەوانێ بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی نیازێکی بێ هاوپەیمانان نیازێکیان هەیە بە گفتوگۆ بە تەفاهم بێ بۆی بگەنەوە، بەڵام کە ئەمە نەبوو دوای ئەو گروپە ئەویان ئەو کاریان ئەنجامدا و نێوەی خاکی کوردستانمان جارێکی لە دەستدایەوانێ کارەساتێک و کە بەسەر میلەتەکەدا هاوکە نەدەبووە ببوو کە بەدەست ینی بەشێکی دەکەوێتە ئەستۆی خۆمان بەڕاستی. بەڵام هەموو ئەمە قەدەری کوردوایە دائیمە لە کاتێکا کە بەرەو سەرکەوتن دەڕوادەوە بەرەو ئەوە چێکە بگاتە مافەکانی خۆی یان ئەوەیە دەستێکی ناوخۆیان ئەوەی دەستە دەرەکەکان هەوڵەدەن کە بۆ ئەوەی نەگاتە ئەو شوێنان، چونکو وا هەستەکەن کە میلەتی کورد ئەم میلەتی ئەم نەتوانێت کە لەم ناوچەیەدا دەژین دەبێ هەمیشە ژێردەستە بن. باشە کاکشەکانی ئەوەی کە 16 ئۆکتۆبەری لە پێناودا کرا ینی فعلا توانێ و ئامانجە بپێکەوەی بە تایبەتی تر کە پەیوەندی بە مەسەلەی دروستبوونی دەوڵەتەوە هەبوو، ئەین ڕاوەستانێکی دروست کرد لەم بابەتەدا بە دڵنیاییەوە ڕاوەستانێکی دروست کرد، چونکە بەرنامەی هەرێمی کوردستان ئەوە بوو دوای ئەوەی کە ئەنجامدانی ڕیفراندۆمەکە کرا و دەنگەکان جاکرانەوانەیە قۆناغی دووەم دەست پێکا، قۆناغی گفتوگۆ بوو لە نێوان یەکەم کەسیش یەکەم وڵاتیش کە گفتوگۆی لەگەڵا بکەن حکوومەتی ناوەند بوو. ئەوە بوو ئەم پرۆسەیە هاتە پێشەوە 16 ئۆکتۆبەر ئەنجام درا کە هەنگاوەکانی بەرەو دەوڵەتبوونی ڕاگر بۆ ماوەیەک و گومانەوەی زۆر خرا سەرمان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی دەوروبەر و لەسەر ئاستی وڵاتانی دنیا قسەی زۆر لەسەر کرا، بەڵام خۆشبەختانە بەهۆی ئەو ئیرادە بەهێزەی کە گەلی کوردستان هەیبوو بە خۆی و بە سەرکردایەتەکەی توانی سەرکردایەتەکەی خۆی بگرێتەوە هەستێتەوە و هەموو ئەو گەماروان تێکشێنێ و ئێستا دەبینی کە هەرێمی کوردستان بۆتە چەقی گۆڕانکاریەکان و هەموو پرس و گۆڕانکاریەکان کە دەکرێت لەم ناوچەیەشدا دەبێ بێن هەولێر لە هەولێرەوە گفتوگوی لەسەر. من بەشێک لە وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت، یعنی بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئەو دۆخێکە لە ڕۆژئاوا هەیە تەواوی سەرنجە ئیقلیمی نێودەوڵەتەکانی بۆ خۆی ڕاکێشیاوە، بۆ نمونە ئەو دۆخێکە لە ڕۆژئاوا دروست بووە لە چیدا لە 16 ئۆکتۆبەر دەچێت، بۆچی بەشێک لە چاودێرانی سیاسی جۆرێک لە لێکچوو
دەشوبێنن ئەم دوو ڕووداوی کە بەداخەوە دەڵێم ئەم پارتە سیاسانە کە ئێستا لە کوردستاندا چ لە باشوور چ لە باکووریش هەن ئەو خوێندنەوەیان بۆ واقعەکە خوێندنەوەیکی دروست نەبوو بەڕاستی ئەوانەی هەندێک لەلایەن سیاسەکان خوێندنەوەیان لەو کاتەدا لە 16 ئۆکتۆبەردا بۆ ئەم بارودۆخەوا بوو کە حیزبێکی سیاسی یان کەسێکی دیاریکراو دەیەوێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکاتەوە شتەکان لە مەسلحەتی خۆی بخوێنێتەوانێ وان دەخوێندەوانێت کە ناکرێت ئێمە ئەو گرو لایەنێکی دیاری نێودەوڵەتی هەیە ڕەنگە پشگیری ئەم پرۆسەیە نەکاتووە خۆیان خستنە ئەو پرۆسەیەوە ئەوەی بەسەر هەرێمی کوردستان هەوهات لە باشوور لە باکووریشە بە هەمان شێوە ئەو گروپێک لەوێ دروست بوون هەموو کەسێکیان ڕەفز کرد هەموو لایەنەکانیان ڕەفز کرد خۆیان بە تاکهێل لایەن زانێ خۆیان بە تاکهێز زانێ خۆیان بۆ زانێکی بەخاوەن بڕیارن لە ناوچەکەدا حسابیان بۆ پێشنیاری خەڵک نەکرد حسابیان بۆ گفتوگۆکان نەکرد حسابیان بۆ هەموو ئەو ڕێکەوتنان نەکرد کە لەگەڵ حیزبەکانی کردبوویان و هەموو ئەمانە پێت ئەڵێ کە تاگڕەوی یان تاک بڕیاردان لە پرۆسەیەکی سیاسی گرنگی چارەنووساز بۆ میلەتێکی دیاریکراو پێویستی بە هەماهەنگی و مشاوەری هەموو لایەکەیە ئەو لایەنە بە تایبەتی پێدا نەهاتە پێشەوە هاتە پێشەوە کۆبوونەوەی بەژاری دەکرد بەڵام ئەنجامەکان ڕەتی دەکردوانێت لە کۆتاییدا بەژاری نەچۆ ژێرباری جێبەجێکردنی ئەو داخوازیانەی کە لە کۆبوونەوەکاندا بڕیاری دەسەدراوە بۆیە هەموو ئەمانە بەشێکی زۆری جگە لەوەی کە گرفتی نێودەوڵەتی هەیە جگە لەوەی کە لەم لاولاشەوە کێشە بۆ دروستەکرا بەڵام بەشێکی سەرەکیان پەیوەندی بە خۆمانەوە هەبوو پەیوەندی بە کوردی باکوورەوە هەبوو کە نەیتوانێت تەفاعل لەگەڵ ئەو بارودۆخە بکە خوێندنەوەیکی واقعی بۆ بارودۆخە نەبوو ئەم بارودۆخەی لێ دروست بوو کە ئێستا هەیە هەمان تێگەیشتن هەمان قسە بۆ ڕۆژئاوای کوردستان ڕاستە بۆ نمونە ئەو چەند ڕۆژێک کە تێپەڕیوە لە بابەتی ئۆپراسیۆنەکان یعنی کورد توانیوەتی بە نەتیجەیەکی باشەوە تا ئێستا لێ دەرچێت بەداخەوە دەڵێم هەر چۆن لە قەدەری کوردوایە هەمیشە لە کاتێکا کە کورد دەگەر پێ هەنگایە بەرە پێشەوە بڕێ هەموو دژمنەکانی گەگرانوانێ بۆ لێدانی کورد لێرەدا کورد هەنگاوی باشی بڕێ بوو و ئومێدمان دەکرد کە ئەو لە کوردستان باکوور لە خۆیان ڕێخەنەوانێ کێشەکانیان لا بنێن بیر لە ڕێگە چارەی ئاشتیانە بکەنەوانە گفتوگۆ بکەن لەگەڵ یەکترا لەگەڵ حکوومەتەکانی دەوروبەردا بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدڵنیاییەوە ئەمای کە دەکرێت ئێستا لە چوارچێوەی ئەو پرۆسی گۆڕانکاریانیان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت من خوێنەوەی من وایە دەکرێت ینی بەشێکی ڕاستەوە کە کوڕی خۆمان تێدا دەمانتوانی باشتر بین دەمانتوانی خوێنەوەیمان باشتر بێ بۆ واقعەکە چی لێرە چ لە سووریاش بەڵام کە بارودۆخە نێودەوڵەتەکەش کە هۆکارە لەبەوەی کە یانێ و بەرنامەی کە خۆیان هێن جێبەجێکن کەواتە ئێمە پێمان خۆش بێ پێمان نەخۆش بوو گۆڕانکاری لە ناوچەکەدا ڕۆدەدا بەڵام گرنگە چۆن توانێت ئێمە سودە و گۆڕانکاریانە وەرگرین کێشەکە لەوەدایە ئێمە هەندێک لایەنی سیاسی خوێندنەوەیان بۆ ئەو سود وەرگرتن لەو قۆنە لەو گۆڕانکاریانەکە هەیە لە ناوچەکەدا کێشەکە ئەلەوەدایە خوێندنەوەکە واقعینی ناتوان ئەوەی کە مەبەستە بیپێکن یا کاری بۆ بکەن بۆ ئەوی بەجارڕێک مەبەستی پرسیارەکە منەوە بوو لە سەرەتای هێرشەکانەوە ڕوئیاکان سەرنجەکان بۆ شێ بوو کە ئەوەی تورکیا دەیکات فعلەن مەبەستی گۆڕین دیموگرافیای سووریا لەو ناوچانە ینی ئێستا تەسەور ینی تەسەورەکان بۆ شێوەن کە نەخێر لە دوای پاشگەزبوونەوەی ئەمریکا بە تایبەتی کە خۆشداریدا تورکیا لەوە زیاتر پێشڕەوی نەکات بۆ ناوچەی ئارام ینی ئێستا جۆرێکی دیکە خوێندنەوە هەیە ینی ئەوەی کە فعلەن ڕوودەدات چی خوێندنەوەی هەڵدەگرێت بڕای من ئەمە هەمووی سیناریۆیە ئەمە سیناریۆیە ئەمە هەمووی شێوازێکی نوێی دابشکردنە بۆ ناوچەکە سووریا دابشەکەن عێراق دابش دەکەن ناوچەکە ناوی ئەو دەوڵەتانێک لەم ناوچەداندا خۆیان بە بەهێز زانن بەر ئەم دابشکردنەکەن بە تورکیاشەوە بە ئێرانیشەوە بەڵام قۆناغەکان وا دەخوازێت لە ئێستادا تورکیان بەدەستەوە لەبەر لە ناتوایە وەکو هاوپەیمانێکی نێودەوڵەتی خۆیان تەعاملی لەگەڵا دەکەن ڕەنگە ئەم کارە بەوکەن ڕەنگە لە ئایندەدا کارێکی کەش بە سووریا بکەن بۆ وڵاتێکی کە ینی ئەم تەعاملێکی ئێستا لەگەڵ تورکیادا دەکرێت هەمووی بەڕای من هەمووی سیناریۆن هەمووی پلاندا بۆ داڕێژراوە سووریا و ئەمریکا و رووسیا و ئێران و هەر هەمیانی تێدا بەشداژن پرۆژەکە بە دیاریکراوی پرۆژێکی ئەمریکا پرۆژێکی رووسیا پرۆژەکە پرۆژێکی ئامان لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیان بەشدارن تێدا بەڵام هەمویان پشتیانەوێ یەشەکە لەوەدایێت هەمیان پشتیان دەوێت لەو گۆڕانکاریاندا دەیانێت بەریانکەوێ فەڕەنسا بە شێوە لە شێوەکان دەوێت بەریکەوێ بەرەتانە دەوێت بەریکەوێ رووسیا دەوێت بەریکەوێ سند دەوێت بەریکەوێ ئەمریکا خۆی کە لە قوتبی عالەمیایە بەریکەوێ کەواتە هەموو ئەمانە ئەم پرۆسەیە کە دان پرۆژەیە کە دانراوە پرۆژەی هەمیانە هەمووشیان تیا سوودمەند دەبن بەڵام ئیترەوەیە کورد دەبێت بە سوتەمەنی تێدا بەڵام گرنگەوە کورد خوێندنەوەیەکی هەبێ هیچ نەبێلانی کەم کە هاتە پێشەوە گۆڕانکارەکان بتوانن سوودی لێوەرگێت نەتوێتەوە بتوانێت خۆی گرێتەوانێ ئەمەش بەچیە بێ بە یەکگرتووی بە تەبایی
بە ڕێخستنی هێزی و تاری کوردی دەبێ بە یەکمەرجعی دەبێت کە هەموو بڕیارەکان لە شوێنێکا بنەمانە ئەگەر کورد ئەم یەکگرتوویی تێدا بێت لە هەر چوار پارچەی کوردستانە هاودەنگیەکە بێ بۆ یەکتر بە دڵنیایی کەس ناتوانێت ئەو پرۆسەی ڕاگرێکی ئێمە ژەمانەوێ لەم ناوچەیەدا جێدەستمان دیار بێ و شتێ بەدەست بهێنین. حتمما ینی هەر ئەوەی ژوای کرد لە هەسەدا بە تایبەتی فەرماندەی هێزەکانی سووریا دیموکرات کە بە ناچاری دەڵێت ئێمە چوینە ڕێکەوتنێک لەگەڵ دیمەشق. ئەو ڕێکەوتنەی کە کرا فعلەن دەتوانێت وەکو سەرەتایەکی گرنگ سەیر بکرێت بۆ ئەوەی کە لانی کەم جینۆسایدی کورد لەو ناوچەیە کۆتایی پێبێت و کورد بتوانێت ئەوەی کە خۆی مەبەستێتی بۆمانەوەی بمێنێتەوە. بە بڕای من هەرچەندە سووریاش کەمتر نییە لە دڕندەیە لەگەڵ لە تورکیا لە ئێران لە هەرێکی لەو دەوڵەتانی کرا بەڵام ئەم هەنگاوە هەروەکو ئەو برادرە باسی کرد دەڵێ دوو اختیارمان لە بەدەساب یا جینۆساید یاوێ سازشکردن لەسەر هەندێک لە مافەکان و داواکارەکانمان بە دڵنیایی ئەم هەنگاوەی کە کردویان هەنگاوێکی من بە ئیجابی دەزانم بە مفاوەزات بەڵام دەبێت ئەمە بە وەساتەیەکی ڕووسی ئەمریکی یا ئەوروپی یا ئومەوی متحیدە ئەوانیشی لەگەڵدا بێت چونکە ئەمە ئەو حکوومەتی سووریا پابندی هیچ ڕێکەوتنێک نەبووە لەگەڵ کورد تا ئێستا ئەگەر پابند وایە کورد بەم ڕۆژە نەیەگەی بۆیە ئەگەر هەسەدا یا هەر هێزێکی سیاسی کە دەیەوێت مفاوەزات لەگەڵ حکوومەتی سووریا بکە داوای نێوەندگیریە بکە لە نێوان یا رووسیا بێت یا ئەمریکا بێت یا یەکێتی ئەوروپا بێت هەر یەکێ بێت گرنگەوەیە سبەینەکە و گفتوگویانە کەوت نەواری جێبەجێکردن و بوو بە ڕێکەوتن وەکو خۆی جێبەجێ بکرێت بۆی کورد لەوە زیاتر زەرەر نەکات. یەکێکی دیکە لە سەرنجەکان ئەوەی کە ئەم ڕووداوانە لەناو عمقی دەسەڵاتی حکوومەتی سووریادا ڕوودەدات. ئەنی تاکو هەفتەی ڕابردووش بێدەنگ بوو بەڵام دوای ڕێکەوتنەکە جۆرەك لە جۆرەکان جوڵەیە کەوتێتە دەسەڵاتدارانی سووریا. یعنی ئەمە بە دیوێکی تردا ئەوی لێ دەخوێندێتەوە کە ئەوەی سووریا دەیکات لە پاراستنی سنوورەکانی بەرامبەر بە تورکیا ئەمە دەواازێکی گرنگ بێت بۆ بەهێزبوونی هەسەدە لە بەرامبەر تورکیادا. بەڵێ ئێستا زانی چۆنە با خوێندنەوەیەکی بۆ ئەو وڵاتانەی کە لەم ناوچەیەدا ئێستا دەستیان ئیشەکەدا هەیەکی هەرێکیان هەڵسەنگێن. سووریا لەم پرۆسەیەدا قازانجی کرد لەبەر ئەوەی بوونی خۆی جارێکی سەلماندەوە لە ناوچەکەدا بەهێ بە هاوکاری هێزەکانی ئێرانیش و رووسیاش توانی بێتەوە سنوورەکان و ئەوتە قۆناغەکانی هاتنەوەی دەست پێ کردووە. رووسیا لەم پرۆسەیەدا قازانجمەندە چونکە پێگەی هێزی خۆی لە ناوچەکەدا بەهێزترەکە بە پشتیوانی ئەم ئێران و سووریا ئەدەوێت خۆی پێگەی خۆی بەهێز کاتەوانێ. لێرەدا کێ زەرمەند بە کورد زەرمەند بوو لەبەرەوەی خاکەی لە دەستدایەوە جارێکیکە ئەو خاکەی کە دەیان هزار شەیدی بۆدا و بریندار و ئاوارەبوون و مەڵێرانبوونی خەڵکی دەکەوتوانێ ئەوە جارێکە ئەو دوژمنە سەرسەختەی دوێنێن کە سووریای هاتەوە ناوچەکانی خۆی و دەستی بەسەردا دەگرێتەوانێت دەبێت گفتوگوی لەگەڵا بکرێت کە ئەویش گفتوگوی ناچاریە لە ئێستادا لە هەمان کاتیشە ئێرانی سودمەند بۆ چونکو هیلالی شیعەکەی خەریکە تەواو دەکات ئەوە عێراق تا ئێستا بە کۆنتڕۆڵکراوی لای خۆیەتی ئەوە سووریاش چۆتە ناویەوانە و خاوەن بڕیارە ئێستا بۆ بڕیاردان لە گفتوگۆکردن و لە ئیشکردن کەواتە تورکیاش قازانجی کردو چونکو هاتۆتە سەر سنوورەکە و بەشێکی خاکی سووریا وەرگرتووە دەیەوەکو ناوچەیەکی ئارام بەناوی ناوچەیەکی ئارامەوە لەوێ ئەویش سنوور بۆ خۆی جیاکات کەواتە هەمیان سودمەند بوون تێدا ئەمریکا ئەمە دەوری خۆیەتی ئەمریکا بە بڕای من لێرەدا ئەم دەورانیداوە بە سووریا و بە رووسیا و بە ئێرانیش و بە تورکیاش لە هەمان کاتا خۆیشی بە قوتبی دەمێنێتەوە و عێراقیش ئەو هێزەکانی لە عێراق لەوانێ زیاتر بکات لەم ناوچەیەدا لە عێراقدا ئێرە بەجێ نایڵێ چونکو ئەو خوێنی پێداوە ئەو پترەم کە هاتە دەسەڵات وتی من تازە تر سەری بەرژەوەندی دەکەم بەرژەوەندی ئەمریکا لەکوێ لەوێ بێ کام قسانەش دەکا ئەڵێ من گەنجی ئەمریکانیان بکوژەوە هەمووی بۆ دەنگی دەنگەکانێتی بۆی بەشی دووەمی هەڵبژاردنەکەی بۆ سەرۆکایەتی دەنگی ئەمریکا کەسب بکاتە کە ئەمریکایان کەسب بکاتەوانێ هەندێک هەنگاوی ناوە دەتویتەکانیان بۆ کەسبکردنی دەنگی ناوخۆیە بەڵام سیاسەتی دەرەوەیان سیاسەتی دەرەوەیان نەگۆڕاوە ئەو سیاسەتی جێبەجێ دەکەن کە لە نەخشەی تازەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە کلێبەڵانە پرسیارێکی منطقی لێرەدا ئەوە بێ خۆ شەڕەکە هێشتا بەردەوامی هێتا ئەم تەقیم تۆ گفتوگۆ دەکەین ینی چی وایە لە ئەمریکا لە ناوەڕاستی شەڕەکەدا بۆچوونی بەرامبەر بە کورد بگۆڕێت تەنانەت یعنی بە کورد بڵێ ئێوە هاوپەیمانێکی وەفاداری ئێمە لەبیرتان ناکەین بەڵێ ئەمە نەتیجەی شەڕەکەی لای نەبووەوە نەتیجەی شەڕەکەی لای نەبووەوانێ بەڵام ترامپ زانی کە لە ناو کۆماریەکانیش و لە ناو دیموکراتەکانیشە دەنگی ناڕزایی پێیا بوو کە پەیدا بوو کاریگەری هەیە لەسەر دەنگەکانی لە ناوخۆ و کاریگەریشی هەیە لەسەر پێگەی خۆی لە ئایندەدا چونکە ڕەنگە کۆماریەکان دیموکراتەکان بە سێ دەنگ ڕەنگە لە مەجلیسەکە دەنگەکان بگۆڕێت و بتوان ترامپ دوورخەنەوە لە دەسەڵات کەواتە ئەگەر کۆماریەکانیش ببن بە ناڕزایی لە دژی و دیموکراتەکانیش ئەوە خۆیان هەر ناڕازین لە مۆزەی کە دروست بووە کەواتە ڕەنگە ئایندەی دەسەڵاتی ترامپ و حیزبەکەشی کەوێتە خەتەرەوە کەواتە لێرەدا دەبێت نەرمیە بنوێنێ بۆی تەوازن ڕاگرێگەنا سیاسەتەکەی هەمان ئەو سیاسەتەیە کە دەیەوێت سووریا بەشکە
دەیەوێت سووریا بەشکە بەشەکانی دەبێت دەوزەشی کردو کوێکوێی بەرەکەوێ وای لێ کردووە مهمە کورد لەم قۆناغەدا نەبێ بە دەوڵەت من نەبێ بە مەترسی بۆ سەر سیاسەتی ئەمریکا و سیاسەتی وڵاتانی کە لە ناوچەکەدایە و بیشتوانە ئەو خێروبەری کە لە ناوچە کوردەکانە هەیە لەلایەن تورکیاوە کە هاوپەیمانی ئەوانە لە ئێستا و ئایندەشدا بە هەمان شێوە ئەو رووسیا ئەوانش بەشی خۆیان لەو ناوچە دەچوو و زۆربەی داهاتەکان بڵێن داهاتی ژێرزەمینەکان زیاتر لە لەو ناوچانەیە کە کوردەکانی تێدایە کەواتە دەیانەوێ کۆنتترۆڵی اقتصادەکەی کورد لە دەست خۆیان نابێت لە دەست کەسیکان نەبێ بۆیە دەمێننەوانێ بەڵام بە شێوازێک بە بەرنامە بۆیان دانراوە ئەمە ڕەنگە قسەیە لێرە قسە لێوە کرمە قسەیەک دەکات لێەوە ترامپ قسەیە دەکات وەزارەتی خارجەکان قسە دەکات ئێستا ئەمڕۆ ترامپ پیتسو ئەو وەزیری خارجەکان دێتە تورکیا بە حسابی خۆیان بۆ گفتوگۆکردنە بەڵام من لێی دەترسم لەو هاتنە چونکە ئەوان استراتیژیان هەیە بۆ ئەم وەزعە دەیانێت پلانێکی وا دابنێن ڕەنگە بیانێ بەشی خۆیان مسۆگەرکەنەوە جارێکی کە بیانێ بەشی تورکیا مسۆگەرکەنە چونکە یانەوێ تورکیا دڵنیاکەن لەوەی کە کوردەکان لەو ناوچەیەدا نابن بە مەترسی بۆ سەر تورکیا و زەمانیش لە کوردەکان وەرگرن بۆ ئەوەی کە کێشیان بۆ دروست نەکرێت لە ئایندەدا بۆ تورکیاوە بن بە هاوپەیمانێکیان وایان لێ دەکات دەیانەوێت وەزعەکە هێواشکەنەوە ئێستا بەڵام ئەو مەبەستیانە لێرەدا ئەوەی کە مەبەستیان بوو پێکایان تورکیایان برد کوردیان پەردەوازە کردەوە جارێکە خاکەیان تەسلیم بە سووریا کردەوە یعنی هەموو ئەمانە لە چوارچەوەی ئەو پرۆسەیەدایە کە هەمیان بەشدارن تێدا ئەم پرۆسەیە لە دۆخی ڕۆژئاوادا کۆتایی پێ دێت یاخود نا یعنی بەشێک پیان وایە کە ئەمە بۆ خۆی سەرەتایەکی دیکەیە بۆ ئەوەی کە پەیوەندی بە بەش و پارچەکانی دیکەشەوە هەیە یعنی ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوو دەدات مەترسیە بۆ سەر بەشەکانی دیکەی کورد لە پارچەکانی ئەمەی کە ئێستا تورکیا دەیکا ئەوەی ئەو سەرکێشەی کە کردوێتی چۆتە ئەو ناوچانە زیاد لە سنووری خۆی ڕۆژ و دیارە سنوورێکیان بۆ دیاری کردو بەڵام ئەو سنوورەکەی خۆی تێپەڕاندووە ئەگەر بێت و لە سنوورەکەی خۆیان بوەستێت بگەڕێتەوە ئەو سنوورەی کە بۆیان داناوە تەسەوڕەکەم لەوێدا بۆ ماوەیە کۆتایی بە کێشەکە بێ بەڵام ئەگەر سەرکێشەکانی تورکیا بەردەوام بێ بڕوا شوێنی کەش داگیر بکراوەکو منبەج وەکو کۆبانێ وەکو ئەو شوێنانێک تریش کەماوە بە دڵنیایەوە تەحالف لێ قبوڵ ناکا تووشی لێدانە بێت تورکیاش ئەگەر ئەمەی نەبێ ئەگەر بێت و بە تەفاهم بێت و بە ڕازیبوونی ئەمریکا و رووسیا و سووریا و ئێران و خۆشی بێ ئەو بە دڵنیایە و قۆناغی دووەمی بیر لەوە کاتەوانە کە تیرۆر هێشتا وەکوێ مەترسیە بۆ سەر تورکیا بە تایبەتی ئەوان پەکەکەوان بە تیرۆر دەزانن ئەیانەوێت لەو شوێنانی تریشکەلەیەتی وەکو هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە دەیانێت لەشکرکێشیش بۆ ئەوکەن خواچەن هەرکو شێخ ئەتەمیش لەم ڕۆژاندا باسی کرد ئەوان ئێستا هاتوون ئەو ناوچەیەکی زۆری هەرێمی کوردستانیشیان لەژێر دەستدایە بەڵام ئەو حملەی عەلامی بۆ نەکراوە بڵێن هاتووە خاکی کوردستانی داگیر کردووە گەنا داگیرکردن چێت کە تۆ لەشکرێک لەوێ دابنا بە شێوەیەکی زڵمی داگیری کردەوە بەڵام ئەمە ئەگەر بێت و بێتە ئێرەش و ئەو حرەکەی بۆ دروست بێ ئەو کاتە ئێرەش و بە هەمان شێوەی سووریا لێ دەکاتەوانێ و گرفتێکی تازە بۆ ناوچەکە دروست دەبێتەوانێ ڕۆتوژی ڕۆبڕوانیە بۆ نمونە ئێمە لە چوارچەوەی حکوومەتی فیدراڵی عێراقدا کیانێکی دان پێدانراوین بەدەر لە مەژانی یاسانی و دەوڵەتەکان لە جاران تونتر و ڕوونترن ینی کارێکی ئاسان ئەمە ڕووبات بەداخەوە دەڵێم حکوومەت عێراقی تا ئێستا خاوەنی سیادی خۆی نییە لەژێر سایی ئەمریکا و ئەوانایە ئەوان تەحکومی پێوە دەکەن حکوومەتەکە ئەوەندە بەهێزنە لە ڕووی سەربازیەوە بێ دیفاع لە سنوورەکانی خۆی کات لەبەر ئەوە هەموو ئەمانە پێمان دەڵێ عێراقێکی لاواز ناتوانێت نە شارەکانی خۆی پارێزێ نە سنوورەکانی خۆشی پارێزێ بۆیە هەمیشە مەترسی ئەوەی لەسەرە کە بێ هەر کەسێ بیەوێ لەلایەکەوە بێت پارچەیەک داگیر کاتووە ئەوەی کە خۆی دەوێ و بەرژەوەنانی خۆی دەوێت یا جێبەجێ من لە قسەکانی بەڕێزدەوە تێگەشتم گرنگترین کار کە سەرکردایەتی کورد بیکا دەبێت کۆنگرەی نەتەوەی جۆرێک لە یەکدەنگی نیشتیمانی هەبێ بەرامبەر بم ڕووداوانەی کە ڕوو دەدات یعنی ئەوەی کە زەرورە لە ئێستادا دەبێت چی بکرێت ئێستا ئەوەی کە پێویستە کورد بیکا یەکەم ئەو کۆنگرە و یەکێتیەوەی کوردە دەبێت زۆر کاری لەسەر بکرێ بەڕاستی دەبێت مەرجەکەوێ بۆ بڕیاردان ئێستا لەم بە خۆشحاڵیەوە لەم مەسەلەی سووریادا کورد ئەم زۆر لە سەدا 85 توانن بڵێم یەکدەنگ بوون یەکگوتار بوون هەمووی دژی ئەم داگیرکاریە بوو کەسێک نەچوە خانەیەکیکەوە ئەمە شتێکی دڵخۆشکەرە ئەم هەنگاوە دەکرێت سوود دەم دەرفەتە وەرگرین بۆ ئەوەی کە بتوانین کۆنگرێکی نەتەوەیی مەرجەعێکی نەتەوەییمان هەبێ کە حاڵەتێکی وا هاتە پێشەوانێ کوردی هەر چوار پارچەکە و خەڵکی دانیشتوانی کوردستانی هەر چوار پارچەکە بێن یەکدەنگ بن لەسەر ئەو مەسەلەیە ئەمڕۆژ خۆشبەختانە کاگنەشیر کۆبوونەوەیەکی بە حیزبە کوردستانەکانی هەرێم کردووە هەر لە چوارچێوەی ئەو پرۆسەیەدایە بۆ یەخستنی وتاری کوردی بۆ ئەوەیە کە بتوانین بە هەمومان کارێ بکەین کە کوردەکانی هەر چوار پارچە یەک ئاراستە بن بە یەک لە کاتێکا کە دوژمنیت ناخوێنێتەوە ئەمە چه حیزبیەکە هەمووی وێرانەکە وڵات وێرانەکە خەڵکەکەی وێران
خۆیان دەکات بۆیە ئەگەر یەکگوتار بین یەک مەرجع بین ئەو کاتە وڵاتانی دەوروبەری زان ڕووکەنێکی قسەی دەکەڵاکەن خاوەن مەرجعێک بین ئەو کاتەوە چۆن شیعەکان مەرجعیان هەیە چۆن تورکەکان مەرجعیان هەیە کوردیش خاوەنی مەرجع بێ ئەو کاتە بەڕاستی دەرەقەت نایەن چونکو ئەمە مەسەلەیەک نییە ئێستا مەرجعێکمان هەبوایە شەقامی کوردیان بجوڵاندایە لە هەر چوارپارچەی کوردستانە بە دڵنیاییەوە بارودۆخەکە باشتر زووتر هاتن بەدەمیەوە ئێستا کەواتە یەکدەنگی کورد چ لە ئەوروپا چ لە ناوخۆ کە زۆر زەرورە بۆ ئەوەی کە بتوانین با یەکدەنگی ئەگەر جینۆسایدش کرێن هەمومان بێکۆ بکرێت ئەگەر سەرکەوتوش بە هەمووان سەرکەوتو ئەوەی کە لە شەقام وە لە میدیا ولا پەرلەمان و حکومەت کرا بەرامبەر مەم دۆخە لە ئاستی پێویستە بوو یعنی توانی ستۆپێک لایانی کەم بە ڕوئیا و هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاو بکات من ئەڵێم هەنگاوی باش بوون ئیجابی بوون بە ئیجابی هەڵی دەسەنگێنم دەستی هەموو ئەوانە خۆش بێت کە بەرجاریان کرد لەو پرۆساندا لە هەموو بەگەر بە وشەیەک بەرجاریان کردبێ بەڵام ئێمە پێویستمان بە هەنگاوی عملیترە هەنگاو عملیەکان ئەوەیە مەرجع سیاسەکان بڕیاردەن بڕیاردەن چی بکرێ بۆیە مەرجعێکی سیاسی ضرورە کە مەرجع سیاسەکە بۆ ئەو کاتە وتاری سیاسی هەمومان یەکە بێت و جەماوەریش پاڵپشتی مەرجع سیاسەکە بێت بۆ بڕیاردان کەواتە مەرجع سیاسەکە و جەماوەر هەردووکیان تەفاعولەکەن و بڕیاردەن لە هەر کەسی لە هەر شتێکە بیانەوە بیکەن بە دڵنیاییەوە هیچ هێزێک دەرەقەتی جەماوەر و ئیرادەی جەماوەر نایە بەڵام ئەگەر بێت و بە پەردەوازەیی بین بە وتاری جیابین هەر کەسە بڕوا بەلایەکە و ئاڕاستەیەک و فاوازات کات و قسە لەسەر مەسەلەیە کات و سازش کات و شتی دەستکەوێت ئەمانە کێشە بۆ نەتەوەکە دروستەکە کێشە بۆ ئایندە دروستەکە وامان لێ دەکات کە دژمنانی سوود لەو تەفرەقەیە وەرگرن لایەکمان بەکار بێنجی لایەکی کەمان ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان توانی ئەم دنیا بینی ئەم ڕووی لای تاک بە تاکی کورد و هێزە سیاسەکان دروستکات یعنی لەو هەڵانە ڕازی تا ئێستا هەیە لەم بارەوە بۆ دروستبوونی ئەم یەکگوتاریە کە بەڕێستا ماژە پێ دەکەین لە هەمووی خۆشتر ئەوەیە بەدەر لەوەی کە حیزبە سیاسەکان هەمووی بەیاننامەی هاوبەشیان دەرکرد لە پەرلەمان قسەی لەسەر کرا تاکی کوردیشی وریا کردەوە ئێستا سەری تۆڕە کۆمەڵاتەکان بکە هەر هەمووی بە شێوەی لە شێوەکان یەکی بەشدارە لە بەهەستکردنی هەستی نەتەوایەتەکەی نانڕزایی دەربڕین بەرامبەر بە داگیرکاریەکە بەرزکردنەوەی ئاستیان و دەربڕینی ناڕزایی دەربڕین ناڕزایی بەرامبەر بۆ کاری کە بەرامبەر بە میلەتەکەمان دەکرێت لە ڕۆژاوە هەموو ئەمانە پێمان دەڵێ ئاستی هەستی نەتەوایەتی کورد لە ئێستانە زۆر بەرزە پێویستی بە یەخستنی هەیە پێویستی بە ئەوش بە ئەو یەخستنەش بەچێ بێ بە یەکگوتاری دەکرێت بە یەک مەرجعی دەکرێت کە هەمومان هەموو لایەکمان لەژێر یەک شەتراکۆ بینەوانێت کە بتوانین کە بە یەکێکمان وت بەڵێ کە وتمان نا هەموو کورد بڵێ نەک ئەوەیە لایەک بڵێ ناو لایەک بڵێ نەخێر و کێشەکەمان بۆ دروستکە ئەم پرۆسەیەکی هەمەلایەنە بە حیزبێکی دیاریکراو ناکرێت بە شخصێکی دیاریکراو ناکرێت پێویستە تاک بە تاکی کۆمەڵگە بەرجاری تێدا بکە بڕیار بدا لە چارە نووسەکە چونکە هەروەکو وتم کە دەستکەوت بەدەست هاوهی هەمومانە کە شکستی شاو حساب بۆ ناکەن کەم کە حیزبە بەرجار بۆ حیزبە بەرجار نەبوو هەمووی تێدا دەجێ باشە بەم دۆخەوە کە ئێستا بەردەوام هەیە چی چارەنووسێک چاوەڕێی ڕۆژئاوا دەکرێت ینی ڕۆژئاوا ئاوا دەبێت یاخۆ هەرو خۆی دەمێنێتەوە من ئومێد دەکەم چگۆ پێشبینێکی چاوەڕوان نەکراوە ئومێد دەکەم کە کۆتایی بەم کشتوبڕە ئێستا کە هەیە بهێنە قۆناغی یەکەم قۆناغی دووەم چێنە حاڵتی گفتوگۆیەکی هێمنانە و دوورمەودا لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆ ئەوەی کورد بە مەفەکانی خۆی لە ناولە و ناوچەیەدا بگا بەدەمبەستی خۆی سێمیشان و بتوانین ئاوادانێک بچێتەوە ناوچەکە و ئەو هێزە لەشکرداگیرکاری کە هەیە لە ناوچەکەدا دوور بکرێتەوە خەڵکی تر لەوە زیاتر دەربەدەر و ئاوارە نەبێ ئەمە من تەمەنای منە بەڵام ئومێدیشم هەیە و بەپێی خوێندنەوەکانیشم گۆڕانکاری تازە سووریاکەی جاران نامێنێ بەش ئەکرێت بە بەش ئەکرێیان سنوور دیارەکرێ بۆ شوێنێک بۆ هەرێمێک بۆ ناوچەیەکی خۆمان کوردیش ئەگەر یەکگرتوو بن یەکگوتار بن و هەموو حیزبەکان دەبێت کۆ ببنەوانێ بە دڵنیاییەوە دەستکەوتیان بۆ دەست بەدەست هەر گۆڕانکاریێک ئەگەر بکرێت لە ڕۆژ ئاوا بەدەر لەوەی کە ینی بۆ کوردەکان گۆڕانکاری دەکرێت چی کاریگەرێکی دیکەی لەسەر باشوور هەیە ینی هیچ سوودێکی دەبێت باشوور چۆن مامەڵە لەگەڵم ڕووداوەدا بکات ئێمە هەموو هەوڵمان بۆ ئەوەیە کە هەر چوارپارچەی کوردستانی بخرێتەوانێ ئەگەر کوردستانی سووریا لەوێ بتوانێت سنوورێکی خۆی هەبێ و ئەو سنووری ئەمەش هەرچەندە سنوورەکانی پەرتە ئەوانیش بەدەمیەکەوە نییە بڵێن هەموو هەرێمەکە بەدەمیەکەوە بێت و لە یەک سنوورا بێت پەرپەرتە عەرەبی تێدەبینی ئەو دوو شاری ئەوانە عەرەبێکی شێدەدا کەواتە سنوورەکەمان تۆزێ پەرتە لەو سنوورەدا بەڵام ئەگەر هەر ئەوە هەرێمێک بۆ کوردەکانی سووریا دروست بێ و ناوچەیەکی ئارامیان بۆ دروست کرێ هێڵێک دروست ئەوێ بۆ سەر دەریا ئەم هێڵە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان قازانجە چونکە ئێمە لە ئێستادا
لەبەر ئەوەی چواردەورمان گیراوە پشتمان بە دەریاوە نییە هەمووی شاخە ئەگەر بێت و دەواازەیەکی ئاویمان نەبێ ئێمە ڕەنگە لە ئایندەدا ئەگەر بڕیار بدێن لە چارەنووسی خۆشمان دەبێ ئێمە هەر لە چوارچەوەی ئەم دەوڵەتانە و تەفاعل لەگەڵ ئەم دەوڵەتانی دراوسێمان بکەین بەڵام کە سنوورێکمان هەبوو پارێزراو لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە چووە سەر دەریا ئەو کاتێ ئێمەتوانین هەم شتیش بێنین هەم شتیش بنێرین بە کانزاکانمانەوە بەوانی ژێرزەوی و بەسەر زەویشمانەوە ئەو کاتە دەواازەیەک دەبێت هەر چۆن وڵاتانی کەش بە هەمان شێوە بەهۆی ئەو دەریاکانەوە کە هەیەی یا بەهۆی ئاسمانەوە کە هەیەی دەتوانیوێتی خۆی بژێنێ ئێمەش وەکو وڵاتێک دەتوانین دەواازەمان هەبێ بۆ ڕۆیشتن و بۆ هاتن. باشە لە کۆتایی بەرنامەکان نزیک دەمەوە کاک شێغیانی دەمەوێت سەرنجێک شتێک کە بتەوێت بیرێت نەدوت بێت. وڵی ئومێد دەکەم یەکەم ئەو کارەساتانەی کە لە 16 ئۆکتۆبر 2007 دووبارە ڕوویدا جارێکە دووبارە نەبێت لای هیچ تاکێکی کورد و ئەو دەستکەوتانشی کە تا ئێستا لێرە لە هەر شوێنێکی کوردستان بەدەست هاتووە بە هەمومان بیپارێزین و بیر لەوەش بکەینەوانێ خطابێکی سیاسی هاوبەشمان هەبێت بۆ ئەم قۆناغا و ئەو کۆگرانەتەوەیەش دروست بوونی مەرجەیەکی کوردی زۆر زۆر لە ئێسادا کە بتوانین بە هەمومان پشتگیری بکەین وەکو جەماوەرە وەکو لایەنە سیاسەکان بۆ ئەوەی کە شتێک هاتە پێشەوانێ یەک بە یەکگوتاری و بە یەکدەستی ڕوبەڕووی ئەو گرفتانە بینەوانێ بەدڵنیایە بۆ یەک بوونە خۆمان دەپارێزین و میلەتەکەشمان پرسیارە بەڵام شتێکم بۆ دروست بوو ئەم کۆنگرانەتەوەیە بەم نزیکانە دروست دەبێت وڵی ئێستا بەدڵنیایەوە ئێستا سەرۆکی هەرێم ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی کە لەگەڵ ئەم حیزبانە کردوێتی من بەدڵنیایەوە باز لەو مەسلەیە دەکرێت دەبێ مخاتەبەی حیزبەکانی تریش کرێ لە کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشوور هەموو ئەمانە مخاتەبە دەکرێن و هەرچەند هەوڵی پێشتریش هەیە لەسەری بەڵام ڕەنگە لەسەر چەند خاڵێک ڕێنەکەوت بن کاتی خۆی بەڵام ئێستا ڕەنگە ئەوانیش بکەیش مناو قەنەعەتە کە پێویستە ئەیتە تەجاوزی ئەو عەرقەلانە بکەن کە هەیە بیر لەوە بکەنەوەنێ مەرجع هەبێ بۆ کورد بۆی بتوانین لەو ڕێگەیەوە خیتابی خۆمان بگەین بە دنیا. زۆر سپاس بۆ هەنەوزاد شێخ کامیل چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.